سڵاوتان لێبێ بڕیار محەممەد خاوەنی سنتەری جوانکاری بی ئارشۆ ماوەی 18 ساڵە ئیشمان جوانکاری سیارێ واتە پسپۆڕیەکمان وەرگردووە لە جوانکاری سیارەدا. ئیشەکانی ئێمە بە دەرەجەیەک ئیشی PPF-ەکەین واتە پارێزگاری بۆ یاغی سیارە و هەروەها کاتم سەوتی ناوی سیارە و هەروەها ئیشی لایت بەعام بۆ نمونە زینۆنە ئەو شتانە ئیشی لێەکەین. قیری ساردە ئەم قیری ساردە دێ لە دەرگای ناوەوە یا واخود گاعەکەی بڵین پلێتەکەی بۆ ئەوەی کەوا پارێزگاری بکات لە ژاوەژاوی دەرەوە. کاریگەریەکی زۆر زۆرە تەسەوور ناکەی چونکە عادەتەن پلێت ئەگەر لێ بدەیت دەنگی دێ باشە دەنگی دێ پلێت ئیساما دەنگی دێ باشە ئەمە PPF-مان بۆ کردە بەڵام پلێت جیاوازترە دەورەیەکی زۆر زۆری هەیە. هەنێ سیارە دێ بۆ لامانەڵێ کاتمم بۆ بکە بە تایبەت ئەم سیارە کراون دێ بۆ لامان من ئەڵم کاکە پێویستی پێنی لەبەرچی پێویستی پێ نییە چونکە خۆی لە شەریکە ئەو شەریکاتانە ئەمەی تایە بە کاملی کراوە پێویست ناکەین تر بدەیت لەسەریان بۆیە ئەمە سوودێکی زۆر زۆریە و هەروەها بۆ گەرما و سەرماش عەزلێکی گەرما و سەرمایەکی زۆر زۆر باش.
چەندێک زیاد ئەکات بۆ نمونە تۆ سەم پارچەیە تقریبن کیلۆیەکە باشە تۆ بۆ سارێکی بۆ نمونە قەمەرە ئەو پەڕی دە پارچە بڵێ 15 بڵێ 20 کیلۆ 20 کیلۆ لە وەزنی سارە هیچ دەورێک نابینێ بەڵام شەریکاتەکان هەستەکەم بۆ نایکەن تێچووی هەیە بەڵام هەنێ سارە ئەڵمانەکان ئەوەی سارێ ئەڵمانی خۆی تایەتی بەڵام چکە سەعری بەرزە و سارانە هەموو تەکنیکێکی کپکردنیان بۆ بەکار هێناوە بەڵێ ئەبێ بخرێتە سەر پلێت ئەمە لە پلێتە درێ هەر شوێنی خۆی بڕغوو بە بڕغوو ینی تۆ ناتوانانی دەستکاری شتێ بکەیت بە تەنها شوێنی بڕۆکانی بۆ هەڵەکوڵی پلێتی سارەکە نا هەر خامەیە کە لێکرێتەوە ئەمەد بۆ دانا توانین داینێتەوە ئاتان فڕێ نادەیت توانین داینێ هەردانرێتەوە من بۆ کرۆلا کردومە بڕوا بکە هەر سەفەری پێکردو لە سەفەرەکە تەلەفۆنی بۆ کردوم وتێتی ئەک ڕەحمە لە دایک و باوکت کە ئەم کێشەیەت بۆ من چارەسەر کردووە عنی ئەو دەنگە دەنگەی نێهێشتووە تەنانەت من بۆ سارەی خۆشم کردومە بۆ سارەی یەکە جا ئێمە وەکو بی ئارشۆ هەر شتێکی تازە بێنین کە ئێمە یەکەم شت بۆ خۆمان تێستێکین ئەگەر بزانین نەتیجەی نییە ئیسفادەی نییە نە قسەی لەسەرەکەین نە بۆ خەڵکی عەرزەکەین بەڵام ئێمە ئەمە یەکەم سارە بۆ خودی خۆم کردومە ئیسفادەیەکی زۆرم لێ کردووە بۆیە ئێستا بۆ خەڵکیشم گاعی و دەرگا زۆر زەرورە زیاتر دەنگی مەکینە لە ژێر دەشپولەوە دێن باشە ژێر دەشپولیش عادەتەن خەڵکی سارەی تازەی پێ حەز ناکات دەشپولەکەی بۆ هەڵەشێنی تۆ دەریکێ منیش لەگەڵ ئەوەیان نیم بەڵام زەرورترین شت کە بیکەی ناو چامڵقی دواوەیە و هەروەها گاعەکە دەرگاکان ئەمانە زەرورترین شت بکرێت نا زۆر نییە بۆ نمونە سارەیەکی بۆ نمونە بەس گاعەکەی 150 دۆلاری تێچی بەڵام هەتایە سارەکەت کپە بێ بەرگەی گەرماوە سەرماگری و هەروەها هەنێ ساریش هەیە کە ئاوە چێتە ناوی ئەو سارەیە بۆ نمونە لە دەستیانەکەوێتە خوار و ئاواکەوێتە ناو گاعەکە پلێتەکە ژەنگ ئەکات بەڵام ئەمە نایەڵێ ژەنگیش بکات دانانشی زۆر ئاسانە بەڵامە بێت تۆزە شارەزایت هەبێ ئەو پارچانە لێ بکەیتەوە دایبنی بۆ کوێی دایبنەی
بڕینی تێکەوێ بە کەیفی خۆتە دە چۆن دایانێ چۆن داینانێ بەڵام ئەبێ ڕۆڵەی خۆی لەگەڵە بە سفتی دابنرێت یعنی هەر ناکری ئاوا یەکسەر دایبنێ ئەبێ بە ڕۆڵەی خۆی دایبنی پەلەیەتی بەڵام ئێمە قەناعەتی پێکەین ئێمەی کاسب حەز ئەەکەین بە 2 دقەی شەکسەمە حەزەکەم تاو بۆە سیارە بۆیە حەقەکەی خۆم وەرگردایە ئەوش بیبردایەت بەڵام تێگەێنین پەلەکردن باش نییە جوان جوان ئیشەکە بە وردی بکرێت ئەمە جا ئەم سیارەیە لە پێشا بێ پۆلیش بکرێت بردە خۆڵ یان کلیسی پێوە بێ بە پاکرێتەوە واتە تقریبان ڕۆژێکی پێویستە بەس بۆ پاکردنەوە چەند جارێک غەس لەگرێت تێگەێنین کەوا نابێت پەلە بکرێت ئیتر ئەوانش ڕازیە بن ئەوانش حتمما ئیشەکەی خۆیان سیارەکەی خۆیان بە جوانی ئەوێت ئێمەش ئیشێکی تایبەتیان بۆکە سارە هەیە شوختی تایە ئەوێ بیشارێتەوە بەم لەزگە پیپیەفا کە خۆی ڕەشە بەڵام پیپیەفا ئێمە ئەیشارینەوە سارەی وا هەیە ئەوێ سەقفەکەی بک بە شوشە وەکو پانوڕامە ئێمە بەم لەزگەیە کە لایلۆنێکی لەسەرە لە ماعە ئەکا بە شوشە و هەروەها ساریشی وا هەیەکەوە بۆنی دەکەی خراپ بووە بەهۆی تیشکی خۆرەوە گەڕ بووە بۆ نمونە سلڤەرە وەکو لانسەرەکان ئەمانە ئەم لەزگەی لێدەین ئەمەش پیپیەفی ماتە سارەی وایە حەزەکە بۆ نمونە سوورە بیکاتە سووری مات پیپیەفی ماتمانێ 2-3 جۆرمان هەیە زۆرترین ئیشی ئێمە ئەم ڕەنگە سەرەکیانەکان ئێمە سیارە دەرناکەین هەموو شتەکان لێرێ غەس لە پۆلیشە لێرەوە سیارەکەی خستە ژوورەوە کە پیپێمان بۆ کردەی بارە دەرەوە تەنانەت نایبێنێ دەرەوەش سیارەکەش ئەم ئاوە بۆ ئەوەیە کە هەر پیسێک واتە هەر خۆڵێک هەر شتێک لەسەری بێ بەو ئاوە بڕوا لە ژێرەوە و هەروەها بیگرێتیش بەو ئاوە نەبێ دانانرێ ژێری بڵقە بڵق دەرەچێ ئەبێ ئەمە ئاو نییە بەتەینا چەند موادێکە تێکەڵەکری ئەم پیپیەفا خەڵکی بۆ پاراستندایە ئەنا و زیاتر ئەم پیپیەفا زیاتر بۆ پاراستندایە ئەنا ڕاستە هەنێکیش وەکو جوانی بەکارهێنێ بۆ نمونە ماتێکات بەڵام زیاتر ئیشی ئەوەیەکەوە سیارەکەت ئەپارێزێ لە زیانی مادی
چونکە ئەگەر سیارێکی ئاوها تازە مۆدێل ئەگەر شوختی بەرکەوێ بەلایەنی کەمەوە 20 وەرەقە دا ئەبەزێ چونکە شوختی پێوەیە چونکە بۆیاغی ڕۆشتووە سیارەکە ناشری نەبێ ئەم PPF بۆکەین بە زمانی 10 ساڵ ئەی پارێزێ لەوەی کەوە شوختی تێبکەوێ. بۆ ئەو جۆرە شوختانە ئەبێت بۆ نمونەها مناڵە شوختی لێ ئەدات بە کلیلێت یاخود بە بەردێک شتێک بۆ نمونە حادیسەی زۆر گەورە نابێت تەنها بۆ کلێرەکەی واتە بەس بوو بۆ یاغەکەیەکەوە ئەی پارێزی هیچ کێشەیەکی نییە ئەم PPF تەنانەت بڵێم سەدان سیارەکە ڕقەمی کاتی بووە هاتووە PPFمان بۆ کردووە ڕۆیە ڕقەمی کردو هیچ کێشە نییە بەڵام کاتێک قەدەغەیە کە بۆ نمونە ئەم سیارە نەوتیە بڕۆی بیکەی بە سوور ئەوە قەدەغەیە بەڵام لە ئەم ساڵا قانونێک دەرچووە کە ئەڵێن بۆ نمونەمە نەوتێ بیکەی بەمات ئاسایی ئەمە ئەم لەزگەیە زمانی 10 ساڵی هەیە 8 مانە زمانی 5 ساڵی هەیە 8 مانە زمانی 3 ساڵی هەیە و ئەوەی ئەم لەزگەیە بەکاربێنێ دووبارەیە کاتەوە ئیسە خاوەنی ئەم سیارەیە لە ماوەی ئەم 3 ساڵەیە ئەمە سێمی سیارەتی بۆ یەکەین ئەمە سێمی سیارەتی چونکە حتمەن ئیسفادەی لێ کردو بۆی هاتووەتەوە بۆ یەکەین مادەیەکەیە پێوترێت لۆبرزۆل ئەو لۆبرزۆلە تەمەنی ئەو PPF زیاد ئەکات بۆ نمونە 3 ساڵەکە تەنها تا 3 ساڵ بڕ ئەکات نابێت لەزگێکت کردو بۆ 3 ساڵ تۆ بڕێ 5 ساڵ پێوە بێت
ئیسا ئەم مادەیە کە 10 ساڵە ئەم PPF 10 ساڵە زمانی هەیە مادەی لۆبرزۆلی تایە ئەو لۆبرزۆڵە تەمەنی 10 ساڵ بڕەکات بڵێ تەسیر ناکات بەڵام باشتر وایە کە تۆ دوای 3 ساڵەکە لێکیتەوە ئیسا تۆ چۆن بۆ نمونە حەپێکە خۆی نووسراوە ئێکسپایرەکەی مانگێکی ترە تەواو ئەبێ تۆ نەگاتە مانگەکەی تر تەواو نەیخۆی چکە زیانی هەیە ئەگەری هەیە زیان ڕووبدە بۆیە ئەمیش وایە باش بۆ هەروەها خۆێمە کردوشمانە بۆ نمونە سیارەمان کردووە بە زمانی 3 ساڵ بە ئێستەی شەوە پێوەیەتی ئەو سیارەیە بەڵام چۆن ئەو سیارە کەمترین خۆری بەرکەوتووە هەر لە گەراجا بووە وەکو تا کە تازە دانرابێ ئەوە کێشەی نین بیکەیتەوە بەڵام کە تۆ ئەمە بەرگەی 3 ساڵی گەرمایی کوردستانەکات ئەم لەزگەی PPF زیاتر مۆدیل بەرزەکان سارەی مۆدیل بەرزەکانە ئەیکەن چکە تێچوویەکی هەیە بۆ ئەوەی کەوا زیانی مادیان بەرنەکەوێ ئەوانە ئەیکەن زیاتر و هەروەها سارێشمان کردووە کە بۆیاخەکەی جوان بووە کە سعریشی زۆر بەرز نەبووە کردومانە کابرا ویستیەتی کەوا بە جوانی هەر بمێنێتەوە کردومانە بووی گرنگ ئەوەیە ئەو سارەی کە ئەیکەی تووشی زیانی مادی نەبێ واتە شوختەکەی خراپ نەبێ بۆ ئێمە ناخۆش نییە بۆ کەسێک کە سەرەتا بێت باڵێ ئێمە من وەکو خۆم وەختی خۆی تقریبان توان بڵێم 8 ساڵ پێش ئێستا کە لە کورسانە ناوی هەر نەبوو باشە هەر ناوی نەبوو کە وەردەرم کرد بەشی سارێک 1 دەعامیم بە 2 تاقدانە ئێستا 1 دەعامی بە سعاتێک ساعت و نیوەکدان کە ئەزعاجیش بێت بۆیە ئێمە ئەتوانم بڵێم قوڵ بووینێتەوە لە ناو ئیشەکەیە بۆیە لە لامان ئاسایی ئەو شتانە ئەم پارچەکە ئاوا لێکەینەوە بۆ منەوە پارچەیەکی بچووکە بەم شێوە لێکەینەوە کە پارچە بچووکەکان ئەتوانین نەیبینە سەر شوشەکەش بەڵام بۆ گەورەکە شکە لە جیاتی دەسە یعنی یەکسەر ڕاگیرێکە وەکو ستاندا هیچی ستاندت بۆکە ئەو شوشەیە بەڵام ئێمە ئەمە ئاوا توانین بەم شێوازە
زۆر گرنگە ئەو سارەی کە دێت بۆلات بە جوانی بیپارێزی بۆ ئەوەی هیچ شوختێکی تێ نەکەوێت. مەسارەمان بۆ هاتووە پێشتر لە شوێنی تر PPFی کردووە هەموو شوێنەکانی ئەوەی کەواکە شوێنی بڕینە بە شوختی تێکەوتووە. ئێستا ئێمە ئەم چارەسەرمانە هەیە شفرەکەم چی لێبوو دەستخوش ئەم چارەسەریش بەو جیازەی بڕێ یعنی ئەو جیازەی بڕێ بەبێ ئەوەی کەوا هیچ موسێکی تیا بەکاربێنی لە شوێنی زۆر قەوسە دەست پێویستێتی ئەگەر ئیسە بۆ نمونە ئەمە گەرمکردنی نایە ئەبێم شفرێن نەرم بێت بۆ ئەوەی شوخت لە PPFەکە نەکات و هەروەها شتێکی تر کە ئەم PPFا کە نەرمە شوخت هەیە ئەو نەرمە شوختە بە ئاوی گەرم خۆی چاکەکاتەوە بۆ نمونێسە ئەم لەزگەیە سیمی پیابێرەوەتە وردە شوخت دوای ئەوە ئاو گەرمی پیا بکە ئەو شوختە نامێنێ ئەم واسفاتەی تایە ئەم لەزگەیە بەڵێ ئەم جۆری لەزگەیە کە ئێمە هەمانە هەیشمانە بۆ نمونە شوختی تێکەوێ بەڵام خۆی چاک ناکە یەک پارچە بۆ نمونە بە دیاری بۆ ئەەکەیت بەڵام بۆ نمونە لێرەوە هەتا پێشەوە شوختی تێ بکەوێت ئەوە بۆ نمونە پارچەیەکەوێتە زمنی ئێمە و ئەو پارچەکانێکەوێتە زمنی خۆی ئەمە هەموو پارچەکانی بە جیهاز بڕاوە ئاسەیکەن ئێستا لە یەکەینەوە بۆ PPFکردن ئەبێ بزانی چی لەزگەیە بەکارهێنی لەزگەی کوالیتی بەرز هەر لەزگەی PPF هەموو لەزگەیەک نابێ بەکاربێنێ بێ لەزگەیەک بێ ئەزمون کرابێ واتە شەریکەتەکەی شەریکەیەکی باش بێت بە زمانی بازاڕی خۆمان بڵێن PPFمان هەیە لایلۆنیە PPFمان هەیە پلاستیکیە لایلۆنی عادەتەن بەرگەی گەرما کەمترەگرێ ئەم کە پێوترێت TPU TPH ئەمە TPU ئەمە بەرگەی گەرمایەکی باشە جگەلەوەی مادەی لۆبرزۆلی تایە کە تەمەنی درێژ ئەکات بڕینەکە پێشووتر بەلەوەی ئەم جیازار چەنە تەقریبەن 4 ساڵە بێت تەقریبەن جیازمانێت پێشتر چیمانە کرد بە لایلۆن باشە بە لایلۆن و قەڵەم ماندا بە دەرگاکەیە بە قەڵەم لەسەریمان دیارێکن لە ئەرزەکە ئەمان بڕی یعنی تەقریبەن هەمان ئیشی ئەمەمان پێکرد بەس کاتی زیاتر پێچوو بەڵام وەکو ئەمە ڕاستە و ڕاستی نییە ئەم نیشە ڕاستە یعنی بەڕاستی دەرەچێت و هەروەها ئەم PPFە 160 سارەکە لە ماعترەکات کاتێک کە باسی PPF مەکرد کە سەرەتاکا بوو خەڵکی نەیانەزانی PPF چییە ئەیان PDF نەیانەز شارەزایی ئیسە ماوەی 2-3 ساڵە خەڵک ئەزمونیەکا و خەریکە فێر ئەبێ ئەوەی کە سارەیە بکاتر یان ڕاستەخۆ بۆ سارێکی تر بیر لەوە کاتە بکات بە PPF تامان تۆ سارێکی بەرزی گەورە موادی زۆرتر ئەوێ کاتی زۆرتر ئەوێ قەبەرەیەکی بچووک تاوان موادی کەمترەوێ و کاتی کەمترەوێ بۆیە نرخەکان جیاوازە ئێمە هیچ کێشەیەکمان نییە ناوەڵام مۆدێل و ئەوانە هیچ کێشەیەکمان نیە باشترین کات ئەو کاتێکەوە لە شەریکە سیارەکە دەرەکات یەکسەر ڕاستەوخۆ بێنێ PPF بۆ بکرێت چونکە زیانی بەرنەکەوتووە من کەسی وا هەبووە لە هەولێرەوە هەتا ئێرە سارەکە لە هەولێر دەرکردووە هاوردێتی بۆ ئێرە چەندین نقطەی
وردەبەردی تێکەوتووە لەوێ سۆنەرەکەیشی کردووە هیچ کێشەیەکی نییە بەڵام لە ڕێگەوبانە ئەوی تێکەوتە بۆیە باشتر وایە بە زووترین کار بکرێت